باشترین لێکدانەوە بۆ نیازی کەسانی تر بکە. من گوناهەکانم نەدەبینی تا ئەو کاتەی کاریگەریەکانم بینی لەسەر هاوسەرەکەم. هاوسەرە شۆخ و شەنگ و سادە وەک منداڵ و درەوشاوەکەم دەستی کرد بەوەی کەمتر گاڵتە بکات و کەمتر پێکەنێت. ئەو بێدەنگتر بوو، وزەی کەمتر بوو، گوڵە باخە جوانەکەم لەبەر چاوم هەڵوەری. وەکەر هاوسەرێکی تر ویستم یارمەتی بدەم. ڕۆژێک لێم پرسی کەچی هۆکاری ئەم گۆڕانکاریەیە. زۆری نەخایاند ئەو سەرچاوەیەم دۆزیەوە کە پێشبینیم نەدەکرد و سەرچاوەکەش من بووم. گریمانە و لێکدانەوە خراپەکانی من بوو بۆ نیازی خەڵک کە زۆر بە خێرایی بڵاو دەبووەوە. ئەو لێکدانانەوانە تەنیا لای من نەمانەوە، بەڵکو گومانەکانی من بوون بە گومانەکانی ئەویش. گومان و لێکدانەوەی خراپ بۆ نیازی خەڵک بە ئەزموونی خۆم دەزانم دەخزێتە ناو مێشکمانەوە و دەمان کات بە خیانەتکار دژی خۆمان. مەترسی بۆ خێزانەکانمان، ژەهر بۆ کڵێساکانمان. گومانەکانمان ئەتوانن وامان لێ بکەن کە لە ئازیزترین کەسەکانمان بدەین. ئەم گومانانە وات لێ دەکەن کە خۆت پێشبینی خراپ بکەیت و خۆت پێشبینیەکە بۆ خۆت بهێنیتە دی. تا زیاتر گومان بکەین ئەوە زیاتر هۆکار دەدۆزینەوە بۆ گومانکردن. تا زیاتر متمانە نەکەین ئەوە هۆکاری زیاتر دەدۆزینەوە بۆ متمانە نەکردن. هەر دەنگێک لە ماڵەکەت بێت و ئازانی دزە. بیرکردنەوە لە خراپترینی کەسە ئازیز و نزیکەکانمان ناڕەوایە و متمانە پێ نەکراوە. وە زۆر بە ئاسانی لە ژیانماندا کار دەکات بێ ئەوەی هەستی پێ بکرێت. بەڵام ئێمە دەزانین کە گوناهەکانمان بە شێوەیەکی باوەڕ پێ نەکراو لەلایەن خوداوە و بەهۆی مەسیحەوە بەخشراون. لەبەر ئەوە ئێمە ئازاد کراوین بۆ ئەوەی گوناهە وردەکانمان بێ متمانەیی پێشوەختەمان وەلا بنین، هەروەها باشترین لێکدانەوە و گریمانە بۆ کەسانی تر بکەین. خۆشەویستی لە سەردەمی گوماندا. وەک مرۆڤی کەوتوو گوناهبار، گوناه بە سروشتی خۆی فریومان دەدات بۆ ئەوەی وەک پاشا لیر بڵێین من کەسێکم کە گوناهم زیاتر بەرامبەر کراوە وەک لەوەی گوناهم کردبێت. بێ ئەوەی فێر کرابین زۆر بە ئاسانی کێشەکانمان لە دەرەوەی خۆمان دەبینین و کەسانی تر بە هۆکار دەزانین. گوناهەکانی ئەوان بەرامبەر من نەک گوناهەکانی من بەرامبەر خودای گەورە زیاتر تووشی کێشەم دەکات. کاتێک ئەوە تەرکیزی ئێمەیە ئەوە ئێمە خێرا دەبین لە قسەکردن و خاو دەبین لە گوێگرتن، خێرا لە هەڵچوون و خاو لە بەرگەگرتن، خێرا لە گومانکردن و خاو لە لێ خۆش بوون. ئەو ڕۆحە دژی ڕۆحی خۆشەویستی، ڕۆحی مەسیح، ڕۆحی باوەڕدارە. خۆشەویستی پش و درێژیە، خۆشەویستی نییە، خۆشەویستی ئیرەیی نییە، شانازی نییە، لوتبەرزی نییە، بەدڕەوشتی نییە، بۆ خۆی داوا ناکات، زوو تووڕە نابێت و خراپەکان تۆمار ناکات، بە خراپە دڵخۆش نابێت، بەڵکو بەڕاستی دڵشاد دەبێت. خۆشەویستی بەرگەی هەموو شتێ دەگرێت، باوەڕ بە هەموو شتێک دەکات، هیوا بە هەموو شتێک دەخوازێت، بۆ هەموو شتێک ئارام دەگرێت. یەکەم کۆرنسۆس بەشی 13 ئایەتی 4 هەتا 7. ڕۆحی ئەم سەردەمە خراپترین لێکدانەوە بۆ سەرنجە ئاڵۆزەکەی کەسە نزیکەکەی دەکات، بەڵام ڕۆحی کەسێکی باوەڕدار باشترین لێکدانەوەی گونجاو بۆ سەرنج و نیازی کەسە نزیکەکەی دەکات. بەو شێوەیە لێکدانەوە بۆ نیازی ئەو دەکات کە دەیەوێت لێکدانەوە بۆ خۆی بکرێت. کاتێک بەهۆی گوناهەوە ڕۆحی جەستە لەلایەن ئەندامێکی کڵێساوە ستەمی لێ دەکرێت، ئەوە ئەو کەسە بە شێوەیەکی ناڕاستە و خۆ تووڕەی خۆی بە زەمکردن یا ڕەخنەگرتن لە پاش ملە دەردەبڕێت. ڕۆحی باوەڕدار سەرەتا بەدوای کاری تەکەی ناو چاوی خۆی دەگەڕێت. مەتا بەشی 7 ئایەتی 3 تا 5. هۆشیارە بەوەی کە ئەو پیاوێکە زیاتر گوناه دەکات وەک لەوەی گوناهی بەرامبەر دەکرێت. خۆبەخشانە حکمدانەکانی سنووردار دەکات تا ئەو ڕادەیەی زۆر ڕوون بێت بۆی.
پاشان دەیەوێت لە کەسەکە نزیک بێتەوە و بە شێوەیەکی ڕاستەوخۆ وەکو برایەک بۆی ڕوون بکاتەوە. مەتا بەشی 18 15. لەبری ئیرەی بردن بە کاریگەری و سەروەت و سامانی کەسێکی تر، لەبری ئەوەی خۆ بە زلزان و بێڕێز بن، لەبری ئەوەی مێردەکان پێداگری لەسەر ئەوە بکەن کە شێوازەکانی خۆیان ڕاستە یان ژنەکان تووڕە و ناڕازی بن، خۆشەویستی مەسیحی بە شێوەیەک ئامادەکراوە و هێزی پێدراوە کە جیاواز بێت لە ناو خێزان و کڵێسا و جیهاندا. کاتێک گومانکردن پێکەنین دەخنکێنێت و بێ متمانەیی هاوڕێیەتی لە ناو دەبات، دەبێت گەلی خوددا لەم جیهانەدا کە پڕە لە گوناه و لێکدانەوەی خراپ بۆ کەسانی تر بدرەوشێنەوە، بەرگەی هەموو شتێک بگرن، هیوا بە هەموو شتێک بخوازن، باوەڕ بە هەموو شتێک بکەن. یەکەم کۆرنسۆس بەشی 13 ئایەتی 7. ئەم کۆمەڵگەی خۆشەویستی و نیعمەت و لێبوردەیە بە هێواشی گەشە دەکات، بەڵام بە دڵنیایی گەشە دەکات، بە شێوەیەکی ناتەواو لەگەڵ هەبوونی لادان و کۆسب بە درێژایی ڕێگاکە، بەڵام بێگومان گەشە دەکات. ئەمە میراتی گەلی خوددایە کە ڕۆحی پیرۆزیان تیادا نیشتە جێیە، ئەوەی ئێمە دەکات بە شایەت لەبەر چاوی ئەو جیهانەدا و هەوڵ دەدات بەرەو خۆی ڕامان بکێشێت. بەمە هەموو خەڵک دەزانن کە قوتابی بنن ئەگەر خۆشەویستیتان بۆ یەکتری هەبێت. یۆحەنا بەشی 13 ئایەتی 35. ئازادی بۆ باشترین لێکدانەوە بۆ نیازی کەسانی تر. کەواتە ئەوان چی دەبینن؟ ئایا خێزانەکان پابەندی ئاسای مەسیحن بۆ خۆشەویستی و لێخۆشبوون؟ ئایا پۆستەکانی سۆشیال مدیا بە دوورن لە حکمدانی خێرا لەسەر خەڵک؟ ئایا کۆمەڵگا ناکامڵەکان پڕن لە هیوا و میهرەبانی؟ کڵێساکان بارگرانی یەکتر هەڵدەگرن و ئازادی دەدەن بە ئەندامەکانیان بۆ گومانکردن؟ یاخود جیهان زیاتر هەمان دابەش بوون بێ متمانەیی ناتەوایی دەبینێت؟ چارلز سپێرجن بە خوێندکارەکانی ڕادەگەیەنێت باشترە 100 جار فریو بدرێیت لەوەی کە ژیانێک بژیت پڕ بێت لە گومان. کتێبی وانەکان بۆ خوێندکارەکانم لاپەڕەی 327. ئایا هەست ناکەیت کە ئەمە ڕاستە؟ باشترە کە ئەو هێرش و ڕەگەز پەرستی و بێڕێزی و بێهەستیەی بەرامبەرم دەکرێت لە بیری بکەم و لەسەری حساب نەکەم، ئەگەرچی سوکایەتی کردنیشی تێدا بێت. کاتێک گوناه ئاشکرایە ڕەنگە شتەکان جیاواز بن، بەڵام گومانەکان وامان لێ دەکەن کە ڕوبەڕووی ئەو گوناهانە ببینەوە کە ئەگەری هەیە ئەنجام درابن بە هەمان شێوەی ئەو گوناهانەی کە بەڕوونی ئەنجام دراون. ئێمە لەلایەن مەسیحەوە بە تەواوی ئازاد کراوین کە باشترین هیوا بخوازین، باشترین لێکدانەوە بۆ نیازی کەسانی تر بکەین، گوناهە شاراوەکانی خەڵکانی تر بەجێ بهێڵین بۆ بەدیهێنەرەکەیان. ئەمە ئەو خۆشەویستیەیە کە چەندەها گوناه ئەنجام دراون یا بە خەیاڵماندا هاتووە دادەپۆشێت. هەروەها ئەمە ئەو شکۆمەندیەی باوەڕدارێکی ڕاستەقینەیە کە ئەو سوکایەتیانە لەبیر دەکات کە بەرامبەری دەکرێت. وریایی مرۆڤ تووڕەبوونی خاو دەکاتەوە، شانازیشی لێبوردنە لە یاخیبوون. پەندەکانی سلێمان بەشی 19 11. ڕۆڵەی ڕۆژ. وەک باوەڕداران ئێمە بە نرخێک کردراوینەوە. ئێمە چیتر مڵکی خۆمان نین، بۆ مەسیح دەژین. سپێرجن ئەم ژیانە بۆ مەسیح وەک دژە ژەهر بە خوێندکارەکانی دەناسێنێت. برایان، خۆتان بە دوور بگرن لە خوی گومانکردن، ئەویش لە ڕێگەی دەستبەردار بوون لە خۆشەویستی خودەوە. بە شێوەیەک حکم بدەن بەوەی کە بابەتێکی بچووکە کە خەڵکی چی لەبارەی تۆوە بیر دەکەنەوە یان چی دەڵێن و تەنها گرنگی بە مامەڵەکردنیان لەگەڵ یەزدان بدەن. 328. چۆن مامەڵەم لەگەڵ دەکرێت
چۆن هێزم پێدەدرێت، چۆن لێم تێدەگەن، چۆن دەبینرێم، چۆن دەناسرێم، کاری ژیانی کەسێکی باوەڕدار نییە. چۆن ڕێزمان لێدەگیرێت هێشتا گرنگە، بەڵام هەموو شتێک نییە. چۆن لە پشتەوە باسمان دەکەن، چۆن لە ژوورە نەبینراوەکانی مێشکیاندا مامەڵەمان لەگەڵ دەکەن. ئێمەیان بەدڵە یان نە، یان مەبەستەکەی فڵان کەس چی گرنگیەکی هەیە بۆ کەسێکی دووبارە لەدایک بووەوە. لە کاتێکدا خۆ بە گرنگزانین کە وەک زیندانێکی ڕۆحیە گوڵە جوانەکانی دەور و بەر دەکوژێت، مەسیح گوڵە باخە هەڵوەریوەکان بەرز دەکاتەوە و فێرمان دەکات کە هیوامان بە هەموو شتێک هەبێت، بە تایبەتی لەگەڵ باوەڕدارانی تر. خۆشویستنی خوددا بە هەموو دڵ و هەموو گیان و هەموو بیر و تواناوە، هەروەها خۆشویستنی نزیکەکەمان وەک خۆمان تیشکی خۆر و بەرەکەت دەبەخشێت بە پەیوەندیەکانمان. نانی ڕۆژانەی ڕۆحمانە، هەروەها گوێڕایەڵی و ڕێزگرتنە لە ناوی مەسیح. ئایا گومانت لە کەسانی تر هەیە؟ هەمومان ئەوەندە ژیاوین کە ڕۆژەکانمان لە قین و ئیرەیدا بەسەر دەبرد. ئێسک گران بووین، ڕقمان لە یەکتری بوو. تیتۆس بەشی 3 ئایەتی 3. کاتێک لە سێبەری گوماندا دەژین، مەسیح بانگمان دەکات کە وەک ڕۆڵەی ڕۆژ لە تیشکی خۆردا بژین. بۆ هەموو شتێک ئارام دەگرێت، باوەڕمان بە هەموو شتێک هەبێت، هیوامان بە هەموو شتێک هەبێت، بەرگەی هەموو شتێک بگرین. یەکەم کۆرانسۆس بەشی 3 ئایەتی 7. ئەمە وەک هەوای فرێشە لە ئاسمانەوە، هەوایەک کە لەم سەردەمە پیس و گوماناویەدا تەندروست و یەکگرت و دەمان هێڵێتەوە.